وەزیرێکی پارتی ستۆپ بە قوبا تاڵەبانی دەکات. دوای ئەوەی قوبا تاڵەبانی لە 27/6/2019 بە کتابی ژمارە 3826 بەپێی بڕگەی سێەم لە مادەی 17یەمی یاسای ئەنجومەنی وەزیران بڕیاری دامەزراندن بۆ 26 خۆبەخش دەردەکات لە بەڕێوەبەرایەتی گشتی فەرمانگەکانی داد کە لە ناوی شاباس عومەر مستەفا دەست پێ دەکات و بە پێشڕە و دەروێش ئەبوبەکر کۆتایی دێت. بەڵام وەزیری داد کە لە پشکی پارتیە بڕیارەکە دەوەستێنێت. بەپێی ئەو بەڵگەی دەستولی تایمس کەوتووە دوای بڕیارەکەی قوبا تاڵەبانی ئاواتی شێخ جەناب کە وەزیری داراییە لە پشتی گۆڕان لە بەرواری 29/8/2019 واتە پاش 2 مانگ ئیمزای بڕیارەکە دەکات بە بەستنی ڕاژەکانی ئەو 26 خۆبەخشەی لە فەرمانگەی تەنفیزی سلێمانی بوون کە سەر بە وەزارەتی دادە لەسەر میلاکی ئەو وەزارەتە. بەڵام فرسەد ئەحمەد وەزیری داد بەبێ هیچ بیانوویەک ڕێگە لە دامەزراندنەکە دەگرێت کە ئەوەش وەک سەپاندنی دەسەڵاتی وەزیرەکە دەردەکەوێت بەسەر قوبا تاڵەبانیدا لە سنووری سلێمانی نەک لە هەولێر و دهۆک و سنووری دەسەڵاتی پارتی. هەرچەندە بەپێی یاسا قوبا تاڵەبانی دەیتوانی بڕیارەکە بخاتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام دیارە بەهێزی باڵی مەسرور بارزانی لە حکوومەتدا تەواو دەسەوەسانی کردووە، بە تایبەت دوای ئەوەی لەم بابەتەدا وا دەردەکەوێت کە ململانێ و چێبڕچێکردن و سەپاندنی دەسەڵاتی پارتی بێت بەسەر قوبا تاڵەبانیدا لە سنووری سلێمانی. پێشتریش و پاش ئەوەی ساڵی 2019 هەریەک لە سەرکەوت شەمسەدین و ئەحمەدی حاجی ڕەشید وەکنوێنەری پارێزگای سلێمانی لەگەڵ بەڕێوبەری گشتی بانکی ڕافیدەین لە بەغدا دانوستان دەکەن و شاندێکی بانکەکە دەهێنن بۆ سلێمانی و لەگەڵ هەردوو تاپۆی 1 و 2 سلێمانی و شارەوانی کۆبوونەتەوە. پاشان دەردەکەوێت یەکێتی نزیکەی 8 مۆڵکی ئەو بانکەی دەست بەسەردا گرتووە. بەڵام سەرکەوت شەمسەدین و ئەحمەدی حاجی ڕەشید ئیدارەی سلێمانی ڕازی دەکەن بە زەوی قەرەبووی بانکی ڕافیدەین بکاتەوە، بۆیە بانکەکەش ڕازی دەبێت بگەڕێتەوە سلێمانی. دواتر هەموو کارەکە لەسەر قوبا تاڵەبانی دەوەستێت. بەڵام پاش 2 ساڵ دەردەکەوێت وەزیری داد ڕێگە نادات قوبا تاڵەبانی هیچ هەنگاوێک بنێت کە ئەمەش بچووکردنەوەی ڕۆڵی قوبا تاڵەبانیە بۆ خوار وەزیر. لە کاتی لێسەندنەوەی پارێزبەندیش لە سۆران عومەری پەرلەمانتاری کۆمەڵ ڕێوازفایەقی سەرۆکی پەرلەمان بە بڕیارێک هەوڵیدا بڕیاری لابردنی پارێزبەندێکە هەڵبوەشێنێتەوە. بەڵام هەر فرسەد ئەحمەد وەزیری داد کە سەر بە پارتیە ئەو بڕیارەشی لابرد و ڕایگەیاند بڕیارەکەی سەرۆکی پەرلەمان بە نەبوو دادەنرێت و لە ڕۆژنامەی وەقایقی کوردستان بڵاو ناکرێتەوە. ئەوەش دوای ئەوە دێت قوبا تاڵەبانی زۆر کات ئاماژە بەوە دەکات کە دەبێت لە جیاتی بەیاننامە و دروشم و بەڵێن بڕیار بدەین و جێبەجێی بکەین. بەڵام وا دەردەکەوێت نەک دەسەڵاتی پۆستەکەی خۆشی بە تەواوەتی نییە، بەڵکو وەزیرێکی پارتی ستۆپی بەکارەکانی کردووە و تەنانەت لە سنووری سلێمانیشدا توانای دامەزراندنی چەند کەسێکی بۆ نەهێشتۆتەوە.